دەستگیرکردنی ئەو سەرۆکان و ژمارەیەک لە پەرلەمانتارێنی هەدەپا لەلایەن هێز ئەمنیەکانی تورکیاوە کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا و بەشێک لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی ئەوروپی دەستگیرکردنی دەمیرتاش و هاوڕەکانی ئیدا نەکرد. لە ڕاگەیەنراوێکدا سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کردووە نیگەرانن لە دەستگیرکردنی هاوسەرۆکانی هەدەپە و ژمارەیەک پەرلەمانتارانی تری ئەو پارتە ئاماژەی بۆش کردووە مەترسی ئەوە هەیە کاکرداری لەو جۆرە بێتە هۆی ئاڵۆستربوونی بارودۆخەکە و کێشەکان قوڵتر ببنەوە. هاوکات یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە دەستگیرکردنی هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە هیچ مانایەک بۆ پرۆسەی دیموکراسی لە تورکیا ناهێڵێتەوە. ڕاشی گەیاندووە ئەو کارە جارێکی دیکە ئەگەری دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیا کردە مەحاڵ. هەر لەسەر دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژەی بۆ کردووە دەستگیرکردنی هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە گەڵپەی خەبات لە باکووری کوردستان پەرە پێدەدات. دەژڵێت ئەو سیاسەتی ئاکەپا دەچێتە خزمەتی داعش و دوژمنانی تری دیموکراسیەوە. بزوتنەوەی گۆڕانی ژاماژەی بۆ کردووە داوا لە دەسەڵاتدارانی هەرێم دەکەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیادا بچنەوە و بێدەنگ و بێهەڵوێز نەبن لە بەرامبەر ئەم ڕەفتارانەی حکوومەتی تورکیادا. ئەوەشیان خستۆتە ڕوو ئەوە هەوڵانەی دەسەڵاتدارانی تورکیا نەک دەنگی زوڵاڵی کورد کردناکە بەڵکو تین و تەوژمی زیاتر دەدا بە خەباتی ڕەوای کورد لە باکووری کوردستان. یەکگرتووی ئیسلامیش ڕایگەیاندووە ئەم ڕەوشە خزمەتی چارەسەری سیاسی و ئاشتیانی دۆزی کورد ناکات و پرسی چارەسەری کێشەی کورد لە وڵاتە دوادەخات. لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکانی دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە کاردانەوەی لێکەوتەوە. لەو بارەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند دەستگیرکردنی هاوسەرۆکانی هەدەپە و پەرلەمانتاران ئەوانی وەک هاوڵاتیانێکی تورکیا نیگەران کردووە. هاوکات بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند زۆر نیگەرانن لە دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە لەلایەن حکوومەتی تورکیاوە. هاوکات داوای لە باڵۆزی وڵاتانی ئەندامی یەکێتێکە کرد لە ئەنقەرە کۆ ببنەوە. مارتین شۆڵتز سەرۆکی پەرلەمانی ئەوروپا ڕایگەیاند ئەو کارەی بەرپرسانی تورکیا لێدانە لە دیموکراسی و هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە نوێنەری دیموکراتین لە کۆمەڵگەی تورکیادا. ئەردۆغان کار ڕۆژێک پێش دەستگیرکردنی پەرلەمانتارانی هەدەپە هێرشی توندی کردە سەر ئەڵمانیا ئەو وڵاتەی بە پاڵپشتی تیرۆر تۆمەتبار کرد. لە بەرامبەریشدا لەسەر دەستگیرکردنی دەمیرتاش و هاوڕەکانی ئەڵمانیا ڕەخنەی توندی لە تورکیا گرت. وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند ئەوەی لە تورکیا ڕوودەدات پێشاتێکی مەترسیدارە. هاوکات نێردی دیبلۆماسی تورکیای لە بەرلین بانگێش کرد و ناڕەزایەتی وڵاتەکەی پێی ڕاگەیاند. لەلایەکی دیکەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند پێویستە تورکیا ڕێز لە ئازادی و مافەگەشتەکان بگرێ و پەیوەندی فەڕەنسا و تورکیاش لەسەر بنەمای کۆکبوونە لە باهەکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئازادی. نەتەوە یەکگرتوەکانیش ڕایگەیاند دەستگیرکردنی پەرلەمانتارانی هەدەپە قبوڵ ناکرێت و ئەوەش لە دژی پێوەرە نێو دەوڵەتەکانە. بەرهەم ساڵح NRT